کە لە هەولێرە و میوانی بەرنامەکەمانە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین. کاک قاسم سڵاو لەبێ و بەیانیت باش. سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی 15 مانگەتان دیاری کردەوە بۆ وەک دواوادە بۆ تەواوکردنی مامەڵەکانی مامەڵەی و کەسانی کە دەیانەوێ فەریزەی حەج بکەن؟ بەڕێستان بۆ ڕەخساندنی ئەو هەڵە سپاس بۆ تۆش. بەڕێزم ئەو ماوەیە کە دانراوە ئەو دوامۆڵەتە کە پێ ئەڵێ دوامۆڵەت تاکو 15 ئەو مانگە بەر لەوە پێشتریش 20 ڕۆژمان بە هاوڵاتیانی بەڕێزدا بوو تاکو 5 لە دوای ئەوەی کە تیرپشکەکە ئەنجامدرا بۆ ئەوەی بێن مامەڵەکانی خۆیان ڕاهی بکەن و بڕەپارەی تێچووی حەج بدەن خۆیان ناونووس بکەن تاکو و پەساپۆرتی خۆشیان تەسلیم بکەن تاکو بزانین تا چەند بە دوای دەنگەکانمان هاتوون و ڕیزبەندیەکە وا بکەین کە ئەوانەی ئارەزومەندن بە فعلی کە سەفەرەکە ئەنجام بدەن بۆمان یەکلا بێتەوە. بەڵام دوای ئەوەی کە 5 ماوەکە کۆتایی پێهات دوای وەرگرتنی ڕەزامەندی جەنابی وەزیر و دراستکردنی بابەتەکە پێمان باش بوو بۆ ئەوەی هاوڵاتیان زۆر زیاتر بە دوای دەنگکانە بێن و پشکە حەجەکەیان لە چیز نەچێتن پێمان باش بوو تاکو پاسە ئەم مانگەش ڕێگایان پێ بدەین کە ئەوانەی نیان بیستوە هەواڵەکە یان لەبەر هەر شێوەیەک لە هەر هۆکارێک بێت کە نیانتوانە سەردانمان بکەن بتانن وەک دوامۆڵەت بێن سەردانمان بکەن تا بڕەپارەی تێچووی حەج بدەن و خۆیان یەکلا بکەنەوە لە ئەنجامدانی سەفەرەکە یان ئەنجام نەدانی. ماوەکە زیاتر درێژ ناکرێتەوە لە 15 مانگ بەدواوە؟ نەخێر کە ئەو ماوەیە خەلاص بوو 15 مانگە یەکسەر ئەو یەدەگانەی کە لەگەر تیرپشکەکە ئەنجام درا بوو یەدەگەکان دێنە شوێنی ئەو بەڕێزانەی کە سەردانیان نەکردین لەو مانگەکە نزیکی مانگێک بوو. باش ئەمساڵ چەند کەس لە هەرێمی گورسان فەریزەی حەج ئەنجام دەدات؟ خۆی پشتی هەرێمی کوردستان هەر وەک ساڵانی 2015 3656 هاوڵاتیە بەڵام ئەو پشکە هەمووی هاوڵاتی ناگرێتەوە چونکە گشت لیژنە ئیدارە کارجێڕیەکانیش هەدەسەر ئەو پشکەیە ئەو لیژنانەی وەک ئەو بەڕێوەبەری کۆمپانیەکانی کە هەڵدەسن بە گواستنەوەی حاجیان یا لیژنە پزیشکەکان یا مرشیدی دیدی و ئیداری و لیژنەکانی تر هەمویان لەو پشکە دێنە دەرێ ئەو جا ئەوی دەمینێتەوە بۆ هاوڵاتیان ئامادە دەکەن. باشە لەم ژمارەی کە باست کرد لەم ڕێژەیە کە دەیانەوێت حەج بکەن تاکو ئێستا چەندیان مامەڵەکانیان تەواو کردووە؟ تاکو ئێستا بە شێوەی زیاد دەتوانم بڵێم کە لە دهۆک و هەولێر ڕێژەکە باشە لە سلەیمانیش باشە بەڵام بەو ڕادەیە نییە کە ئەوانەی سەردانیان کردوین پێویستی بەوەیە کە زیاتر خەڵک سەردانی بکەن ئەوجا ئەوانە ئاگادار نەبوون یان لەبەر هەر شێو هۆکارێک بێت نیانتانوە سەردانمان بکەن بەس لەو بڕواایەتداین تا 15 مانگ ئەوەی کە فعلەن ئارەزوومەندبی بەس ئەنجامدانی سەفەرەکە سەردانمان دەکاتن تاکو ئێستا دەتوانم بڵێم 1500 کەس بۆی هەیە مامەڵەکانی ڕاهی کردبی و تێچووی بڕەپارەی تێچووی حەجەکەی تەسلیم کردی. باشە و کەسانی کە نان بەدەم مامەڵەکانیانەوە مافیان دەفەوتێت یاخود ئێوە خۆتان کەسانی بەدیل دادنێن لە شوێنەکانیان؟ بەڵێ ئەو کەسانەی ئەو هاوڵاتیانە کە لە شوێنەکانیان دادەندرێ هەر ئەو یەدەگانن کە هەمان ڕۆژ لەگەر تیرپشکەکە ناویان دەرچوو بوو هەر ئەوان دێن ئێمە کەسی ترمان نییە کە دایان بنین غێری یەدەگەکان بەس بەنسبەت پرسیاری وەڵامی پرسیارەکە یەکەمیشت بەڵێ پشکەکەیان دەسووتێت چکە ئەم ساڵ کۆتا ساڵەکە احتیماد ئێمە لەسەر ئەو ناوانە بکەین ساڵی داهاتوو بە شێوازێکی ئالێتێکی نوێتر ناو تۆمار دەکرێتەوە و ئەو ناوانەی کە تاکو ئێستا لە 2010 کارمان لەسەر دەکرد ئەو ناوانە نامێنێن بەڵکو بە شێوازێکی تر ناونووسینش دەکرێ و ئالێتەکەش دەگۆڕێت. ئەم ساڵ تێچووی حەج ینی گەشتۆتە چەند بۆ بەڕەپارەی کە وەک تێچوو بۆ سەفەرێکی فەریزەی حەج؟ بەڵێ ئەو سار 3300 دلارە بۆ هەر کەسێک ئەگەرچی بەغدا زیادی کردووە نرخەکە ئێمە تاکو ئێستا ئینتزار دەکەین بە کتابی ڕسمی بۆمان بێ چونکە خۆی تێچۆکە بە دیناری عراقی 4,200,000 بەس دەستەی حەجی عراقی لە دوا کۆبوونەوەی مەجلیسی ئیدارەی خۆیدا
بڕەپارەکەی زیاد کردو بۆ 4 ملیۆن و 600,000 دینار ئێمەش چاوەڕوانی نووسراوی فەرمی دەکەین ئەو کات کۆبوونەوەی لەسەر ئەنجام دەدرێ و دوا بڕیار دەدرێت ئێمە ئایا لەسەر ئەو نرخە دەمێنینەوە یاخود ئێمەش بە هەمان شێوە دەبێ ناچار بین کە زیادی بۆچی زیاد کراوە هیچ مبەڕیرێک هەیە ئێوەش بەنیاز نەگەر زیادی بکەن بەڵێ خۆی مبەڕیرەکە زۆر ڕوون و ئاشکرایە لە ساڵانی تاکو 2013 بڕەپارەیەک ساڵانە بۆ پاڵپشتی حەج لە عێراق وەردەگیرا لە وەزارەتی دارایی عێراق فدرال بە ناوی ئەنەفەقات الحاکمە کە دەستەی حەجی عێراقی وەری دەگرت ئێمەش پشکێکمان وەردەگرت بەس لە 2013 نیوەی پشکەکە ئێمە بەدەستمان گەیشت بەس لە 2014 و 2015 تەنها تاکە دینارێکی عێراقیش بەدەستمان نەگەیشتووە بۆیە بۆ پڕکردنەوە و پاڵپشتیکردنی حەج پێویست بە خەرجی زیاترە چکە ئەو بڕەپارەی لە حاجیان وەردەگیرێت بڕێکی وانییە کە گەشت خەرجەکانی پێ ئەنجام بدرێت باشە و کەسانی کە نان بەدەم مامەڵەکانیانەوە ئەوەش کۆمەڵێک کەسی دیکە دەخەنە شوێنیان وەکو بەدیل ئەمانە هەمانە و تێچوان لێ وەردەگرن کە بۆ حاجێک ئەو کەسانی کە فەریزی حەج پێشن ناویان دەچووە واتە پارەی زیادیان لێ وەرناگیرێت خۆی ئەوانەی ئەو ڕۆژی کە تیر و پیشک ئەنجام درا کە گەشت دەستگا ڕاگەیانەکان لەوێ بوون و بە بەڕێستان نیشتەوە لەوێ بوون لەگەر تیر و پشکەکە یەدەجیشداندرا ئەو یەدەگە جێ ئەو هاوڵاتیانە دەگرێتەوە کە نایەن بە دوای ڕاهیکردنی مامەڵەکانیان ئەوە جیاوازە لەگەر وەی کە پشتێکشمان هەیە ئەوە تێچووی زیاترە کە 8,000 دلارە ئەوە تاکو ئێستا ناوەکان تۆمار کراوە بەستا ئێستا لە تیر و پشتێک یان ئەو ئالێتە دیار نەکراوە کە بە چۆن ناوەکان ئەو ناوانەی کە سەفەرەکە ئەنجام دەدەن بڕیاری لەسەر بدرێت ئەو پشکە چیەوە بە 8,000 دلارەوە خۆتان داتان ناوە یان بە بێمەرج دەستنە ناو کێبڕکیەوە چۆنە نەخێر ئەو پشکە من بە جوانی بۆ درۆکەمەوە ئێمە لە ساڵانی 2014 15 تاکو 13 بەشێک لە هاوڵاتیان ئەوانەی کە پشتی حەجیان هەبوو دوایان خستووە لە بەرەر هۆکارێکی جیاجیا بۆ ساڵی وەرزی 2016 کە ژمارەیان دەگاتە زیاتر لە 1300 هاوڵاتی ئێمە ئەو 1300 هاوڵاتیە ئاگاداری خەڵکمان کردەوە ئەوانە کە بێن ئەوانش مامەڵەکانیان بکەن چونکە چدی بۆ ساڵی تر نەدواخستن هەیە نەبوو ئەوە هەیە کە بتوانن بیدەن بە کەسێکی تر ئەو کەسانەی کە نایەن لەو 1312 کەسە ئێمە ئەو ژمارەیە لەوان بڕێ دەکەین کە هیچ کار لە بابەتەکەی تیرروپشتی ڕسمی ناکاتن کە ئەنجام درا بۆ هاوڵاتیان باشم ساڵێکێک لەو کەسانی کە ناوی بۆ حەج دەرچووە پێشمەرگەیە و شەهید بووە ئەو کەسە کەس دەخەنە شوێنی یاخود ئاگاداری ئەو بابەتن بەڵێ بڕیاری لەسەر درا باوکی ئەو شەهیدە سەر بەرزە باوکی لە جیاتی ئەچێتن و هەرزوو مامەڵەکەشی بۆ ڕاهی کرا و ئێستا باوکی لە جیاتی ئەو شەهیدە سەر بەرزە سەفەرەکە ئەنجام دەدات. بەڵێ باشە بۆ کاروانی حاجیان کە بەڕێ دەکەون بەرەو سعودیا ئێوە ساڵانە دیارە تیمی تایبەتیان لەگەڵ دەنێرن ئەم ساڵ چ ئامادەکاری کراوە بۆ پاراستنی سەلامەتی حاجیانی هەرێمی کوردستان بە تایبەت ساڵی ڕابردوو خۆتان دەزانن چەند ڕووداوێک ڕوویدا لە سعودیا بۆهۆیەوە سەدان حاجی گیانیان لە دەستدا تا کوێستایەوە چ ئامادەکاریەکتان کردووە؟ بڵێ خۆی گرنگترین ئامادەکاری کە ئێمە بیکەین کردنەوەی خولی ڕۆشنبیری و ئاگادارکردنەوەی هاوڵاتیانە کە پابند بن بەو ڕێنمایانەی کە وەزارەتی ئەوقاف بۆیان دادەنێتن چونکە ئەگەر هاتوو حاجی بەڕێز پابند بوو بەڕێنمایەکان ئیلا ئەگەر ڕووداوێک لەلایەن خواوە بێ سوبحانەهو وتەعالە دەنا ئەوی تر دەتوانی خۆی پارێزراو بێتن ئەو ئێستاش بۆ ئەوەرزی ئەمساڵ ئێمە هەمان ئەو لیژنانەی ساڵانی ڕابردوومان دەبێت بەر لە ئەنجامدانی سەفەرەکە هەر لە هەرێمە خۆشەویستەکەی خۆمان ئێمە خول دەکەینەوە و گفتوگۆ لەگە گشت حاجیان دەکەین هەر لە زاخۆتاک و گەرمیانەوە و ئەوانەی کە ئێمە ئەو ڕێنمانەی کە ئێمە هەمانە پێیان ڕادەگەینین و داواشیان لێ دەکەین کە بەو پەڕی پابند بپێی هەروەها لیژنەکانی خۆشمان لەو پڕی ئامادە باشی دەبن هەر لەوێش دائیمەن لەگەڵیان دەبن لەو باڵەخانانە و لەو شوێنانەی کە قەرەباڵغی زر ڕوودەدات کە ئاگاداری خۆیان بن و نزیک نەکەونەوە لە هەر شوێنێکە کێشەی لێ هەبێت.
لیژنەکانتان هاوشێوی ساڵانی ڕابردوو لە کێ پێک دێن پزیشکی پسپۆران تێدایە کەسانی پێویست و چاودێریکەریان تێدایە بۆ حاجیان بەڵێ ئێمە ساڵانە بە نووسراوێک کە لە وەزارەتی ئەوقافەوە ئاڕاستەی وەزارەتی تەندروستی دەکرێت بەڕێزیان ئەو ژمارەیە کە ئێمە پێویستمانە بۆمان دابین دەکەن بۆ ئەم ساڵیش 14 کارمەنی تەندروستی کە هەشتیان پزیشکی پسپۆری دەبن و شەشیشیان یان نۆ پزیشکی پسپۆر دەبن پێنجیان کارمەندی تەندروستی دەبن ئەو بەو لیژنەیە لەو لیژنەیە دادەندرێن و بە وەجەبات دەگەنە وڵاتی سعودیە لەوێش دائیمەن لەگەر ئەو هاوڵاتیان دەبن بۆ هەر شوێنێک کە حاجیان لە کاتی مەناسکەکان سەردانی دەکەن. باشە هیچ کەسێک نییە بەبێ مەرج لە ناو ئەو خشتەیەدا بێت لە ناو لیستی و کەسانەدا بێت لە دەرەوەی کێبڕکێ و خاڵ و مەرجەکان بۆ ئەنجامدانی فەریزی حەزناوی دەچوو بێت. من لە ڕێی جەنابتانەوە هەر کەسێک کە بە بەڵگەی تەندروست یەکێک بێنێک کە بڵێ ئەوە بەبێ تیرروپشک یا بەبێ مەرج غەیری لیژنە ئیداری کارجێڕیەکان نەبێتن با بێتن ئێمە بەڕەحاوە سەدەروەری دەگرین بۆیە ئێمە نەخێر بە هیچ شێوەیەک دەرێن مستەحیلە یەکێک هەبێتن کە لە دەرەوەی تیرروپشک بی ئەم سەفەرە ئەنجام بداتن. باشە دو پرسیارە دەکەم کاک قاسم ئێوە بە فەرمی مامەڵە لەگەڵ سعودیە دەکەن یاخود وەک بەشێک لە بەڕێوەبەرەتی حەج و عومرەی سەر بە بەغدا یاخود عێراق مامەڵی لەگەڵ دەکەن؟ بەڵێ پرسیارەکە زۆر زۆر جوانە. ئێمە بە هیچ شێوەیە وڵاتی سعودی ڕاستەوخۆ مامەڵە لەگە ئێمە ناکە. هەموو مامەڵەیەک دەبی لە ڕێگای دەستەی باڵای حەجی عراقی فدرال بێتن. ئەگەر هەر گرێبەستێکمان هەبێت دەبێت ئەو گرێبەستە لە بەڕێوەبەرایەتی کاروباری یاسایی دەستەی باڵای حەجی عراقی تەوسیق و پەسەند بکرێتن ئەوجا وەزارەتی حەجی سعودی یا فەرمانگە تایبەتمەندەکانی وڵاتی سعودی کاری لەسەر دەکەن و ڕەزامەندی لەسەر پێشان دەدەن. تاکو ئێستا تێبینیمان نەکردووە کە ڕاستەوخۆ کارێک لەگە ئێمە بکەن یا بتوانین ئێمە بڕیارێک بەدەست بێنین یا ڕەزامەندیەکیان لێوەربگرین بێ ئەوەی بگەڕێتەوە نەگەڕێتەوە دەستەی باڵای حەجی عراق. بەڵێ سپاس کاک قاسم ڕەسوول بەڕێوەبەری بەڕێوەبەرەتی حەج و عومرەی هەرێمی کوردستان لە وەزارەتی ئەوقاف. سپاس کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانمان